بەشێکی زۆری مناڵانی کوردمان نازان مافەکانیان چین. بەداخەوە بەشێکی زۆری دایک و باوکانیش نازان مافی مناڵەکانیان چین. بۆیە هەتا ئەمڕۆژ بە ملیۆنان مناڵ توندوتیژیان دەرحەق دەکرێت، نەکەس بیان لێ دەگرن، نەخۆشیان دەوێن و نە ڕێزیان دەگرن. بۆیە ئێمە لە قوتابخانەی بان گرنگێکی چاو بە مافەکانی منداڵ دەدەین. لە ڕێگەی سیمینار و چالاکی جۆراجۆر مافی منداڵان بەبیری هەمووان دەهێنینەوە و هەوڵی تەواویشماندا بۆ دەستەبەرکردنی تەواوی مافەکانیان. مافی منە دڵخۆش بم. It's my right to be protected. هەنە لە گەورەکان ئەوەیان لە یاردنیا من مناڵم. ئەیانەوەی وە خۆیان هەڵس و کۆت بکەن. مافی منە پێ بکەنم، جوڵی زۆرم هەبێ یاری بکەم. کەس مافی نییە دێمان بە. کەس مافی ئەوەی نییە گاڵتان پێ بکات. مافی منە باستێک پاکڕان بهێنن لە دەمارگیری ئاینی و نەتەوەیی بمپارێت. گەر مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت دەبێ ئەوە بزانن کە پشتیوانیم بکەن نەک پشتم لێ بکەن. It's my right to have an education. مافی خۆمانە خۆش بیسترێنی و ڕێزمان لێ بگرن. زامنی ڕێزی و سپۆداری بۆم پشتیوانیم بکات. It's my right to be loved and to be respected. It's my right to be free from violence. وەک ئەندامێکی لێژنەی مافی منداڵانی قوتابخانەکەمان ئەم شانازیوە هەرم بە پرسیارەتێک کە بەناوی مافی ئەم قسە بکەین. لە دڵ ئەرکی لێژنەکەماندا ئەم باوەڕە نەگۆڕێ هەیە کە ئەم مناڵ بێبێت جیاوازیشیانی ئەوەیە ژیانە دوور لە توندوتیژی و زیاکاری بژێت. تەنانەت گەر خێزانەکەشم هەژار بێت کەس مافی نییە ناچارم کە کار بکەم. شوێنی من یاریگا شوێنی یاریە نە قۆڵی تونێلیەکانی کانزایی. شوێنی من پۆل و قوتابخانەیە نە کێلگە و کارخانەیە. ئێمە لە هەر پۆلێک خوێند قوتابیمان هەیە کە پێیانەوە درێ ئەندامانی مافی مناڵ بادی تایبەت بە خۆمانەوە هەیە بۆ ناسانی گروپەکانمان. ئەرکی ئێمە چاودێریکردنی هەر چەم و کوڕیەک بەسەر مافی مناڵ بەسەر پشتین ڕێنمایەکاری پەروەردەی.